ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان بەرنامەی ژیانەوەی ئەم جارەمان تایبەتە بە کاریگەریە قوڵواڵۆزەکانی شەڕ لەباری دەرونی لە سەرتاک و کۆمەڵگا و بە تایبەتی منداڵان. شەڕ ئەم دیاردا ترسناک و تاڵە نەک هەر شار و ماڵەکان وێران دەکات بەڵکو و برینی قوڵ لە هەزر و دڵی مرۆڤەکاندا بەجێ دەهێڵێت. ئەم برینانە هەندێک جار بۆ چەندین ساڵ و تەنانەت بۆنەوەکانی داهاتوش دەمێننەوە و کاریگەریەکانیان لەسەر هەموو لایەنەکانی ژیانی کەسی و کۆمەڵایەتی خۆیان نیشان دەدەن. منداڵان وەک داهاتووی هەموو کۆمەڵگایەک زۆرترین زیانیان پێدەگات و پێویستیان بە گرنگی پێدانێکی تایبەت هەیە. لە بەرنامەی ژیانەوەی ئەمڕۆماندا دوو میوانی عزیزمان لەگەڵدایە تا باز لە وردەکاریەکانی کاریگەریە دەرونی و کۆمەڵایەتیەکانی شەڕ لەسەر گەورە ساڵان و منداڵان بکەین. هەوڵە دەین باسی کێشە و گرفتەکانی دوای شەڕ بکەین و هەروەها چارەسەرەکان و هیواکان بۆ داهاتوێکی باشتر تاوتوێ بکەین. فەرمون لەگەڵماندا بن. وڵی هاوڕێ ڕاشد باینجوبی ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێرانمان بە شێوەی ڕاستەوخۆ لە ستدیۆ لەگەڵا و هاوڕێ مەهدی مەولانایی ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران بە شێوەی ئیسکایپ لەگەڵماندا. سڵاو بۆ دوو میوانی عزیز بەخێر بێن. ڕاشدگان هاوڕێ مەهدی کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونتان. ممنون منش لە ڕێگای ئێوە ئێسلام مگەنم بۆ بینەندەگەلتان لە هەر کوێنە دنیا دۆست و ڕەپێگەل و تەشاکر دەکەم کە ئەم فرسەتانەدا بە من کەوتانم چەند کەلمەی دەتەک لەسەر ئەم مۆزوع بەحس بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان. ڕاشدیان خێر بێت. سڵاو ڕێزم هەیە خزمەت هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەها کاکمێدی کە بەشداری بەرنامەکە بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. پرسیاری یەکەم هاوڕێ مەهدی لە جەناب تۆ دەست پێکەم، ئەگەر زۆر بە کورتی بۆمان باس بکەن کە پێناسەی شەڕ لە ڕوانگەی بەڕێستانەوە چییە و شەڕ چۆن و لە چ بار و دۆخێکدا ڕوەدات؟ بەڵێ شەڕ ئەتوانین بێژین دانێ لە قەدیمیترین نامەتەکان جامعەی بەشەریە کە یەکمان بێ تعریف بکەم بە دەرگیری شەدید مسلحانە و نظامی لەبێت دوو حکوومەتە دوو دەوڵەتە دوو کشوەرە هەمیشە دەرگیر بووە و ئەسەرات و تەبعات ناگەواری کەس لەسەر ئینسانەکان تا حتا چەند نەچوو بەستە بە شدت و حدەتە ئەو شەڕگەدا و هەروەها زانین شەڕگەل هەم لە قەرن گوزەشتا و هەم لە ئێستا عومدەتەن پایەومایە اقتصادیان هەست و دەوڵەتەکان مەسڵەن دەوڵەتەکان پیشەفتی سەرمایەداری مترەخی سەرمایەداری بۆ ئەوەی کە تەقسیم بازار دەستیابی بە بازار هەرزان و هەر لەو مەسیرە بۆ ئەوە بتانن وسعەت بن گوستەندگی پلەتری ئیجاگە مثلەن دەست بەدامان جەنگەوەن و نەکبەتەکەی بە مل ئینسانگەل و ملەگەلترا تەحبێڵەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. دەمە لای هاوڕێ ڕاشد لەگەڵ تێپەڕبوونی چەندین دەیە بەسەر شەڕی جەنگی جیهانی دووەمە. هێشتا جیل و نەسڵی ئێستا هەر شایدی شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی رووسیا و ئۆکراین و بەشێکیان ڕاستە و خۆیان لەم شەڕانەوە گلاون. ئەم هەیە بزانین کە کاریگەریە دەرونیەکانی شەڕ چییە و لە کاتی شەڕدا کام چین و توێژی کۆمەڵگا یەکەم کەسن کە تووشی کێشەی دەرونی دەبن. لە سەرەتاوە پێویستە لەسەر بابەتێکی زۆر گرنگ ئێمە ئشارەی پێ بکەین. لە سەرەتاوە کاتێکە شەڕ دەستی پێکردەوە هەر لە کاتی قەبایلەوە کە دەستی پێکردە دوایی کە دەورە هاتینە دەورەی بەردەداری و فێوداڵی و کە دەورەی کاپیتالیزمە هەمووی لەسەر هەستێکی تەماع و زیادەخوازی و لەسەر بابەتێکی بووە کە لە بواری اقتصادیەوە دەرامەدێکی زۆرتر بەدەست بێنن دەسەڵاتی خۆیان بڵاو بکەنەوە. ئێمە توانین ئەوە بڵین کە هەر لە سەرەتاوە شەڕ لەگەڵ دەرونی ئینسانەکان لەگەڵ خصوصیات و تایبەتمەندی ئینسانەکان نایێتەوە. ئەمە پێویستە لە دەستپێکەوە کە ئەشارەی پێ بکەین، بەڵام لە دوای ئەوەوە کە چەت هینێکی دەرونی لەسەر ئینسانەکان هەیە، چە تاثیراتێکی چە کاریگەریەکی هەیە. یانێ کاتێکە تۆ ئێستا ئەوە بێنە پێش چاو خۆتان منداڵێک ژنێک یا هەروەها سەربازێکی کاتێکە ئێمە بەحث زۆرتر لەسەر
شەڕێکی تەحمیلی کە بەسەر وڵاتەکاندا ئەسەپێنن ئێستا ئەمە دوو وڵات کاتێکە لەگەڵ یەک شەڕەکان هەردوانیان ئامادەگییان هەیە بەر لەوەی ئەعلانی شەڕەکان بەر لەوەی نەکەن بەڵام ئێستا ئێمە گەر بێژین وڵاتێکی لەسەر وڵاتێکی دڵ شەڕێکی تەحمیل بکە بەسەریدا ئەو کاتە تماشا بکە ئەوان پێشبینی شتێکی واناکەن دێ لەو کاتەدا یەکەمین جێگەلێکە ئەبن بە ئامانج و لە ناو شەردا قەرارەگرن سەربازانن تر دێ لە ناو ئەم ئینانەدا ئەم سەربازانە ببینینی ئەو هەموو شەڕە ببینینی ئەو گیان لە دەستانی خەڵک ببینینی ئەو خوێن و نازانم ئەو شتانە کاتێکە ئەبینن لە دوای ئەوەوە زۆرتری ئەو کەسانە کە لە ناو شەڕەکە قەرارەگرن دووچاری لە سەرەتاوە دووچاری نەخۆشیەکە بن بە ناوی PTSD ئەم نەخۆشیە چییە؟ ئەم نەخۆشیە کاتێکە تۆ شەڕیش تەواو ئەبێت لە دوای شەڕەکەیژەوە هێشتا ئەو تەعسیراتی ئەو شەڕە لەسەر کەسەکان ئەمێنێتەوە مەسەڵەن لە ناو کاتێک لە خەودان ئەو کەسانە سریەک لە وێنەلی ئەو شەڕە دیسان ئەبینەوە یا مەسەڵەن ببینینی بچەکترین شەڕ بیرەوەریە خراپەکانی شەڕ دیسان دێتەوە بێری ئەو کەسانە کە ئەمە مهمترین شتێکە ئێمە توانین لەسەر ێشار بکەین لە دوای ئەوەیژەوە ئەو ئینسانانە کە لە ناو شەڕە بە تایبەتی کاتێکە بریندارە بن بە تایبەتی منداڵێک یا ژنێک کاتێکە بنەماڵەکەی خۆی لە دەستەدا یان چۆن بڵێم ئێوە بێن پێشی چاوی خۆتان کاتێکە منداڵێک لە ناو شەڕدا قەرارەگرێ بنەماڵەکەی لە دەستەدا یانێ بەڕاستی وەزعیەتێکی زۆر وەحشتناکە بۆ ئەو منداڵە دەی لەسەر ئەم بابەتە ئەو منداڵەیە ئیتر ناتوانێت ژیانی عادی خۆی پێشەوە بووە ئیتر ناتوانێت هیچ شتێکی لە دوای شەڕەکەیژە حتا ئەگەر شەڕەکەش تەواو ببێ ئەو منداڵە ئەو دنیای ئیتر وەکو بەری بۆی نییە. زۆر باشە سپاس بۆ بەڕێزت گەڕێمەوە لای هاوڕێ مەهدی. هاوڕێ مەهدی لە دوای کۆتایی هاتنی هەموو شەڕێک دیارە کۆمەڵگا هەوڵەدا ژێرخانەکانی خۆی ئاوەدان بکاتەوە کەمە لایانی دەرونی فکریش لە خۆگرێ پرسیاری منەوەی کە کەسێک کە تووشی کێشەی ڕۆحیڕەوانی بووە چەندە کات دەخایەنێت تا بتوانێت بگەڕێتەوە بۆ ناو ژیانی ئاسایی خۆیدا و لە خۆی لەگەڵ کۆمەڵگادا بگونجێنێتەوە دووبارە. بەڵێ چەبانەوە هەر شتێکێکمان بەستگی بە نزیکی و دووری ئەو شخصە یا ئەو منطقە مشخصە لە جب ئەو مثلا وەرمان مثال لە شەڕ ئێران عێراق شەڕ هەشت ساڵە مثلا ئوستانگەلێک کرد لە مەرزا خوزستان و ئیلام تەلەفات و خسارات و دەربەگەلێ بلا قوڵتریان خوا بەنسبە مثلا ئوستانگەل فارس یا ئوستانگەل شماڵی لە شەڕ دوور بوون و بەرحەڵ دەستەو یەخەنەوە تەکیا هەرچی شەڕەکە شەدیدتر بێ هەرچی مەخصوصن لە عەسر حاضرە کاکاشە لەسایگە بە شەڕ ئوکراین یا شەڕ غەزە دیمانە چون تەسلیحات پێشرەفتەکە سلاحەکە کوشتار جەمعی دەبێتەوە نەتیجە هدیە و ئەرمەغانی بۆ ملەتگەل لە بێنچوون ژێرخانگەر اقتصادیە تەڵەفات گوشتەدەی ئینسانیە ئەرزکە مەحدودەت و پرێچگەرتر کە باسم لە کشوەکان مختلفە فەرقەکات ئەو میزانە و ئەو مدەت زەمانە ولی حتا لە پێشرفتەی کشوەکە سەرمایەداریە ئێمە خۆمان دیمانە مەسەڵەن دوای شەڕ ئەفغانستان یا شەڕ عێراق سەربازگەری کە مراجعەکەنەوە بۆ ئەمریکا هەرچەند کە بەظاهر قەزیە بەلاخەرە پیرۆزیان بەدەستاوەرگا و هەرەمە بەلەحاظ ڕۆحیەتی مقدارێ وەزیان مستعدترکە ولی ئەوێنین هەمیش لە ئەخبارە نەوین کرد چەند سەرباز خۆدکوشیان کرد سریکێکە بێتە ناو قەتل و غارات سریکێکە بێتە بەرحەڵ تأثیرات ئەفسردگی تأثیرات ئەو شەڕە لەبانیان دەردێت چۆنە کردێ جبرانە بێتەوە طبعا هەر حکوومەتی هەر دەوڵەتی هەر جامعی بە میزانی هێمەت و ئاسین هێمەتاتەبان بۆ ئەمستا هەرچی سای بکەین ئەسەرات ئەو جەنگە لە زەمیر و ناڕەگە ئینسانەکانە دوور کردێتەوە طبعا موفقترە بێ ئیجاد کار جبران زەرەرگەر زەنگ جەنگ و ئەو شتێکە وەک خاترەی ماگە حتا بە ئاموش و پەروەردەش بە بەفرش گەردەسانن کەمی بکەنەوە ئەسەراتی ولی كمان أسراتي دير خاينة الآن مثلا ما أجنبين بهذا جنگ فيتنام إيش ده إنسان كان رنجي دي وانشان جسمي روحي وانشان صلواتا أما برترفت أو
زۆر سپاس کاک مەهدی بۆ جەنابن. دەمۆ لای هاوڕێ ڕاشد شەڕ یەکێک لە وێرانکارانەترین ڕووداوەکانە کە بەرەوکی بە مرۆڤایەتی گرتووە و ئەم دیاردەیە کاریگەریەکی قوڵ و درێژخانی کە هەروەک هاوڕێ مەهدی باسی کرد لەسەر ئینسانەکان بەجێ دێڵێ. بەڕای ئێوە جگە لە برینداربوونی جەستەی منداڵان لە مەیدانی شەڕدا و لە کاتی شەڕە تووشی چ نەهامەتگەلێکی جددیترە بن؟ بەڵێ یانێ کێشەی دەرونی منداڵان تەنیا وەکو هەر وەکو خۆتان پێتان شارەتان پێکرد بە تەنیا کێشەیەکی جەستەیی نییە کە لە کاتی شەڕامەت بینی ومانە بارها وێنەوە لێکمان بینیوە کە لە شەڕی بینی ئیسرائیل و فلستین، ئیسرائیل و حەماس و ئیسرائیل و نازانم حزب الله دیمەنێکی زۆرمان لە منداڵان بینیوە کە یان بریندار بوون یا گیانی خۆیان لەدەستەوە. هەروەها لە ڕۆژاوایشدا ئێمە شتەمان زۆر بینیوە بەتایبەت لە منتەقەی خاوەرمیانە کاتێکە منداڵێکی لە بواری جەستەییەوە بریندار ئەبێ یا تووشی کارەساتێکە بێ لە دوای ئەوەوە کەس یانێ ئەوە نەهادلێکی مافی مرۆڤ ئەوە قەوی نین ئەوە بەهێز نین لە خاوەرمیانە یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بتوانن ئەو کەسانە دابین بکەن. لە دوای ئەوەی ژەوە بوو لە بواری دەرونیەوە ئێمە ئێستا تماشای فلستینەکەین، تماشای لوبنانەکەین، تەنیا مثاڵێکتان بۆ بێنمەوە. ئێمە ئێژی منداڵان ئەو کاتە کە لە کاتی گەشەکردندان کاتێکە ئەتوانن بە جێگەی ئەوەکە بنەماڵەکانیان ببینن کە گیانیان لە دەستەوەن یا ئەو هەموو شەڕ و خوێنڕێژیە ببینن ئەتوانن بچن مەسەڵەن تەحسیب بکەن، ئەتوانن کە گەشە پەیدا بکەن، بەڵام بە جێگەی ئەوە چیەکەن؟ ئێمە دیمەنێک زۆرێک لە منداڵانمان بینیوە کە هەر لە تەمەنی منداڵی خۆیانەوە بەهۆی لە دەستانی بنەماڵەکانیان یا لای دایکیان یا باوکیان یا هەردووکیان ئەبن بە یەکێک لە سەرپەرستەلێکی ئەو بنەماڵە، یانێ هەر لە منداڵی و منداڵی خۆیان ژیان ناکەنیتر. ئێستا ئێمە تماشایەکەین ئەو منداڵانە هەر لە منداڵیەوە ڕقێکی زۆریان لە وڵاتانی دیکە هەیە بە ئەو حەسی خشونەت و بە ئەو هەستێک یانێ تایبەتیان هەیە کە بەڕاستی وەسف ناکرێت. ئێستا منداڵێکی لە تەمەنێکی 6-7 ساڵان یا زۆرتر لەوەیژەدا 14 ساڵ 15 ساڵ ئێمە چاوی لێ بکەین کاتێکە ئەو حەسی ئەمنیەتی ناو کۆمەلگایە لە دەستا، کاتێکە ئەو سەرپەنایەکە لە تەک بنەماڵەکەیدا لە دەستێدا هەر لە منداڵیەوە بە ئەو خشونەتەوە گەورە بێ. کاتێکە ئەم منداڵیژە گەورە بێ ئەبێ بەچی ئەبێت ئەچێ مەسەڵەن بەشداری ناو حەماساکە، بەشداری ناو حزب اللهکە، لە ناو مێشکی خۆیدا ئەو حەسی تۆڵەسەندنەوە دروستەکەیانێ. ئەمە بەحسێکی زۆر مهمە. ئێمە کاتێکە زۆر مەسەڵەن پشتیوانی لە شەڕی ئیسرائیل و فلستینە پشتیوانی لە خەڵکی فلستین یا خەڵکی لوبنانەکەین، مەسەڵەن بۆ ئەمەیە منداڵان لە منداڵیەوە کاتێک ئەو هەموو شەڕ و خوێنڕێژیە بینن ئیتر بە ئەو خشونەتەوە گەورە بچنە هەر وڵاتێکی دیکەش وانە. ئێمە لە ئەوروپا بارها بینیومانەکە فلان کەس هەر ئەم ماوەیەکی لەمە بەربوو کە ئێمە لە مەسەڵەن ئەڵمانە شتێکی وامانە بینی فلان کەس هێرشێکی تروریستی کردووە. دێ باشە ئێمە لەگەڵ منطقی ئێمە معمولەن جۆر دەرنایە، ئێمەش نەماینەکی پرسێکی ئیدۆلۆژیەکی خەتەرناکی ئیسلامگەرای تۆنترۆوە، بەڵام لە لایەکی دیکەوە ئەو کەسە کە ئەو کارە ئەکات لە منداڵیەوە بە ئەو حەسی خشونەتەوە گەورە بووە، بە منداڵیەوە ئەو شەڕە بەسەریدا سەپێنراوە، لە منداڵیەوە ئەو کەسە تووشی قەیرانێکی دەرونی تووشی کارەساتێک بووە کە ئەو منداڵیە وایە هێناوەسە سەرەوە. زۆر سپاس. دێمە لای هاوڕێ مەهدی. هاوڕێ مەهدی، شەڕ بابەتێک کاتوانن لە هەر وڵاتێکدا دیارە ڕوو بدات و کاریگەریە حەتمیەکانی ڕوح و جەستەی ئینسانەکان کە وەک هەردوو بەڕێستان باستان لێ کرد ئازار دەدات و هەمیشە یادەوەری ناخۆشیان بەردەوام بیر دێنێتەوە. ئەمە بپرسم کە کۆمەلگا پێویستی بە چ جۆرە ڕێکخرا و شەڕێکارێک هەیە بۆ پاراستن و ئاگاداری خۆی لە کاتی شەڕا یا لە دوای شەڕا؟ بژگیگە شەرگەڵ ئیمڤۆژی ئێوەستە کرد وە دەستاوەرگەل یەک جامعە کلپتیە کردێتە قڕێک ئەژدهای شەڕا، یعنی ئەمە بەش اقتصادی ئێمە خۆمان لە ئێران دیمان بەش واحد باب ناڕێ تاغاشت تۆزەیدا بەجوانی من کتێ وەک تەجربەی خۆم کردیمە بێژم بۆتان
لە شەڕ 24 ڕۆژەی سلا بەڵێ ئێوە تەستەکەن خانەوادەی هەند لە ژێر زەمینێکە نان گیر ناکە پێ ئەو گیر ناکە یەکسەرە شەو تا سب زلمەی خومپارە و ئەنفجار و تەقا مناو لە خەو هەڵەپەڕنێ لە ئسترسێ دائمیە هەست سبتێتە دەرەوە ناو کوچە ئەوە شتێکی بینێ مناڵی لە سنخوان مەسن چوار لە جەنازەکە بکە ڕەفیقە مناڵەکەی کە تا دوێکە بێگۆکانەکە ئیستا ئەمە ئەتانێت ئانچنان دەربەگەری بعد يعني مزوم وسط واخان جهل وخرافات ورجيم قال سلمان الله اواز زخم قال كان داغن بدن ولا هيبه بشريه كسال هاي صار لك شيء تازه اوج اگر بمرهم ايديولوژيك خوي اي شيء قابل جبرانه ولا واخان امانه قابل جبرانيه هل او اواردي دربدري مالويراني و دیگمانە لە جنگلە دوای جنگل عمدەتەن ژنگل و مناڵان ئەوەن بە قوربانی ئەوڵ مۆزەلات اجتماعی ڕۆژ دەکا فەقر براوێتەوە لە نەتیجەیە بەحشا براوێتەوە قەتڵ براوێتەوە دزی براوێتەوە یعنی مەزوو وسە ئەو جامعە ئەیشی لە سەرەوە دەستێکا و بە مەرهەم خۆیەوە ئەو دەوڵەتگەلە کە ئەگەر قەرار بێگەرێکیان بێت دەردێ بنەبان دەرجامە و نەوەڵە وارد شەڕ ناون اوان جزان بيلانجر اوان جزان حد نصل بينوا بس واخر حل فلاني مدتي جركا كانسان غير بينه نتيجه شر تاچان هذا مخربه وتشني غير ضروريه وسيله قالت جرجان باختلافاته حتى ينجل خوان حركه منتهى هل اوشتك الان يعني العوارض دوري ام شغله عوارضيه عوارض اشتكى الصادقين نايتو بيتو جيجي خوي من شارقان ويرانون اما الشريان واخد الى قديما بدل الشارقان كاول من بكل اما دم وقت يا قريانو اول انفاق بدرساني مسكن يانو او نو او شاملينو فيش امانه لو دولة مثلا جمهورية الاسلام ايش تاكا ايش مناطق جنگي مثلا يونين رنجي لوا انسان زحمتك عشان بالمينا من غير كبازماندي او زمان ده هو سكه سازمان غیر دولتی اتانن کومکار بن اوانه که اتانن بو پاکسازی مثلا میگن کومگل انسانی با او ولاتا و لبر روانشناسی و مناول جوان نسل جوانی بگنجر حمایت خویان و سایکن جبرانی کنه تا هر حدی که ممکنه اجبرت اختار زۆر سپاس هاوڕێ مادی وە جەنابن دەمۆ لای ڕاشدەم شەڕانەکە باس کران لە باسی ڕۆژهەڵاتی ناوڕاستت کرد باسی شەڕی رووسیا و ئۆکراین کرا هاوڕێ مادی چەند نمونەیەکی ناو لە شەڕی ئێران و عێراق بەگشتی ئەم شەڕانە سێبەرێکی قورسیان خسووتە سەرژانی خەڵکو و بەڕادەیەکی بەرچاو تاکیان کردوتە ئامانج واتە تاک بە دڵنیاییەوە ئامانجی تونند و تیژی جەستەیی و دەرونی و هەم ئابووریشەوە هاوڕێمادی شارەی کرد کە دوای گەڕانەوە لە شەڕ و دوای خەوتنەوەی شەڕ هەمیسان تووشی لە بواری ئابووریشەوە توژەم کێشان هابن ئێستا بە لە بەرچاوگرتنی ئەزمموی بەرخۆدان و خەباتی خەڵکی ڕۆژاوە کە ماوەی ئەم چەندین ساڵەدا لە گۆڕەپانی هەم نظامی و سیاسیدا کاریگەریەکی بەرچاویان هەبووە مان هێبزانین چۆن کەسانێک کە بە هەر هۆکارێک دەستگیر کراون ئەشکەنجە دراون بریندار بوون زیندانی کراون یا هەر ڕووداوێکی دیکەی لەو شێوایان بەسەرداتوە دوای شەڕ چۆن ئەتوانن بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان واتە ژیانێکی ئاسایی هەم لە باری ڕۆحی و ڕەوانیەوە هەم لە بواری ئابووریشەوە تەنانەت بەڵێ یعنی لە بواری ئەوە کە لە دوای شەڕەکانەوە ئەو کەسانەی کە تووشی شەڕ بوون یا تووشی ئەم کارەساتە بوون چۆن بگەڕێنەوە لەسەر حاڵەتی نورماڵی خۆیان چۆن بگەڕێنەوە ئەو یعنی ئەو کێشە دەرونیەلە کە پەیدایان کردووە لە ناو ئەو کەسانە دروست کراوە چۆن تێپەڕی بکەن ئێمە یعنی بەحسێکی زۆر مهمە لە ناو شەڕان نەتەنیا تاک کۆمەڵگە هەموو ئەوانە تووشی کێشەیەکی دەرونی ئابووری و یعنی کامێدی باسێکی زۆر جوان کرد لە بواری ئاوارەبوونی کەسەکانە و پەنابەربوونیان حتا مەسەن کەسانی کە لەو وڵاتە ئەشنە دەرەوە ئێستا ئەمە زۆرێک مەسەن لە سووریا ئێمە زۆرێک لە کەسەکانماندی پەنابەر بوون ئێمە حتا لە کوردستانی ئەو شتەمانە زۆر بینیوە زۆرێک لە خەڵک بەهۆی ئەو سەرکوتەکە لەلایەن وڵاتانی دیکەوە بەسەر خەڵکی کووردە
تحمیل کراوە کەسانێکی زۆر پەنابەر کراون دە ئەم کەسانە کاتێ حتا ئەچنە وڵاتانی دەرەوەژ ئەچنە ئوروپاژی لە دوای ئەوەیژەوە یا ئەوروپا یا هەر وڵاتێکی تر لە دوای ئەوەیژەوە ناتوانن ژیانێکی ئاساییان بێ هەموو کاتێکی هەستێکی وایان هەستکە یانێ ئەو کەسانە متعلق بۆ ئەو جاماوە یا ئەو کۆمەلگانی یانێ وای لە یەتێکە ئەو کەسانە وەک کەسێکی بێخانمان ئەحساسێکی وایان هەیە خۆیان متعلق بەەوە جێ نابێن خۆیان متعلق بەەوە کۆمەلگایە نابینن لە بواری یانێ ئاوارەکانەوە ئێستا ئەو کەسانەی کە لە ئەو ناوچەیە کە شەڕ ڕووی داوە ئەمێنەوە ژێرخانی ئەو وڵاتە تێکەچێ یانێ بە کولی نابوو دەکرێت لە دوای ئەوەوە لە بواری ئابوووریەوە کامێدی زۆر جوان باسی کرد ئەویش شکستێک یانێ گەورەیە بۆ وڵاتە لە بواری دەرونی کەسەکانەوە ئێستا ئەمە بەحسی منداڵانمان کرد کە دوو لە دوای شەڕەوە چی بەسەریان دێ و چی چۆن بەشداری چە کارێکی تریژەکەن ئەم بەحسی ژنانیش هەیە بەڕاستی یعنی بۆ کاتێکە ژنێ ئەمە لە کاتی شەڕی هێرشی داعش بۆ سەر شنگالەوەمان بینی کە ژمارەیەکی زۆر ژنیان برد و یعنی وەکو ئەسیرێک بەکاریان هێنا و کەسانە فرۆشتیانیان دێ ئەم ژنانە ژمارەیەکیان پەیدا بوونەوە هاتنەوە گەڕانەوە بۆ شارەکەی خۆیان گەڕانەوە بۆ ئەو جێەکە بوون دێ بەڵام دیستان ناتوانن ژیانێکی عادیان بێ یانێ بۆ تێپەڕبوون لە ئەم کێشە دەرونیانە کە دروست کراوە یانێ بە ساڵهایەکی زۆری گەرەکە ئێمە زۆرێک لە کەسەکان بوون کە شکەنجە دراون زۆرێک کەسەکان بوون کە بریندار بوون یا ئەسیر بوون دێ ئەو کەسانە مەجبووانەی کە بریندار بوون شکەنجە دراون مەجبورن لەگەڵ ئەو احتمالێت مثلەن دەستیان قەت بێ احتمالێت کە مثلەن ئەندامێکی لە بەدەنیان لە دەست بدەن دەی مەجبورن لەگەڵ ئەو بەدەنا کە ئیتر وەکو بەری نییە یانێ این بکەن وەتەکیا مدارە بکەن یعنی وەتەکیا ڕێبێن لە دوای ئەوەیژەوە بەحسێکی کە زۆر مهمترە بۆ کەسانێکی کە چۆن تەمەنێکی لەسەرەوەیان هەیە ئێستا ئێمە بەحسی ژنانمان کرد بەحسی منداڵانمان کرد باسی سەربازە لێکە لە ناو شەڕایان بەڵام بەحسی کەسانێک کە تەمەنیان لەسەرەوە یا تەمەن پیرەمەردن یا پیرەژنن لە ئەو کەسانە بەڕاستی توانای هەم لە کاتی شەڕە توانای ئەوەیان نییە کە خۆیان بپارێزن هەم لە دوای شەڕێژەوە توانای ئەوەیان نییە کە خۆیان دابین بکەن لەم بارەوە پێویستە یان نەهادلی مافی مرۆڤ زۆرتر بایەخ بدا بەو کەسانە هەم بە منداڵان هەم بە کەسانێک کە پایان بە ساڵا چووەیان تەمەنێکی سەرەوەیان هەیە درست زۆر سپاس کاکمەندی وەگەر بتان هەوێ لەسەر ئەو بابەتە کە باسمان کرد بە لەبەر چاوگرتنی ئەزبوون و بەرخۆدانی خەڵکی ڕۆژاوا بتان هەوێ هەرو بابەتە کە ڕاشد باسی کرد لەوێ چ ئەزمونێک دەتواندرێت لەوێ وەربگیرێت بەڕایەوە کەسیان ئەوە هەرچی قساکەی هەر نامەتیگەر شەڕە بەدبەختیگەر شەڕە وەلی من بژم ئایەندە ئەو نێچە تاریک و تیرۆتار نییە ئێستانەکان ئەگەن بە ئەو نقطە کە ئیتر ئەمانە پڕە بن ئیستا کشوەرە سەرمایه‌داری شەڕ تەحمیلەکەن بە ئەم وڵات یا ئەو وڵات بە خاطر زانم گوستەرش ئەو ژۆپۆلیتی و جۆڵاپیای سیاسی خۆیانە دەستیابی بە نیروی کار هەرزان منابە هەرزان گشت ئەمانە هەست هەروە لە ئەوڵی شمان گشت شەڕەکان مەخسوسن لە قەرن گوزەشتا سەڵ ئەوەڵی دووەم دقیقا دەبان لەسەر تەقسیم مجدد دنیا بووە کە مەسەڵەن فەرض کە ئاڵمان گەیگەسە نقطەی کە ئێتر لەو تەوازن خۆ ڕازینەوە بە سام خۆی و ئاوا شەڕێک ئابۆ میزانە کە نەزانم لە بعضی لە قسەگەلا ئێژن تا 6 ملیۆن ئینسان لەو شەڕا لەبین چوو بۆ منافەت نیای سەرمایه‌داری منتها ئێمە معتەقدین بە تەکامڵ بە پیشرفت جوامە ئینسانی بۆ خۆشببینینەوە کە ڕۆژێ لە ڕۆژێل ئەبزار شەڕ گشتی لەبینەچێوە ئینسان حەد تۆلیدێکی لە ڕێگەی ڕفا ئاسایش وە خۆشگوزەرانی ئینسانەکان تراوێت و هیوامان ئەوەسە ئومیدوارین بگەین بۆ ڕۆژە و مطمئنین هەر ئەوێ ڕۆژە زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێمەدی دیارە بابەتی شەڕ
بابەتێکی توانێت چڕوپڕ باسی لێ بکرێ بەڵام تایبەتەن بەرنامەکەی ئەمڕۆمان کە لە ژیانەوەی ئەمە زۆرتر باسدا کێشە کۆمەڵایەتیەکانەکەین و ئەمڕۆ شەڕ وە کێشەیەکی کۆمەڵایەتی و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا و تاک بەهۆی کورتی کاتی بەرنامەکەشمانەوە دیارە پرسیاری زۆرتر لە خۆگرێن بابەتە بەڵام من پرسیارێکی ترم نەماوە ئێوە گەر بتان هەیە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن یا کۆبەندیەکمان لە قسەکانتان بفەرمون. سپاس بۆ من شتێ ئیزافە بەوان من یا مەمنون. زۆر سپاس بەوەڕێستان. ئەوڕۆ ڕاشدێوە گەر قسەی کۆتاییتان ببێ. وڵات بابەتێکی بوو کە کامێدیش ئشارەی پێکرد وڵاتانی سەرمایەدار کە ئەم شەڕە لەسەر ناوچەکاندا دەسەپێنن بۆ گوستەرش یا بڵاوکردنەوەی دەسەڵاتی خۆیان بۆ وەدەستهێنانی یعنی مەنابایەکی بۆ ئابووری خۆیان زۆرتر ئەم کارە بە ناوی ئازادیەوەکەن. یانێ بەڕاستی ئەمە پرسێکی زۆر گرینگە کە خەڵکی ناوچەکە بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەم بابەتە پێویستە ڕوون ببنەوە کە وڵاتانێک کە سەرمایەدارن وڵاتانێک کە مێژوویەکی ئەوە تەمیزیان نییە بەڕاستی ئەمە دیمان لە ئەفریقا چی کراوە ئێمە دیمان لە شەڕی ویەتناما چی کراوە ئێمە دیمان لە وڵاتانێک کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەنچی کراوە بۆیە خەڵک پێویستە لەو بوارەوە زۆر ڕوون بێتەوە پێویستە چاوەڕوانی وڵاتەلی سەرمایەدار نەبێ بۆ ئەوەی کە ئازادی بێنێ جێگە لە ئەوەی کە هەژاری و فەقیری و وێرانی بێنن وڵاتە یانێ وڵا هیچ وڵاتێک بە دەستێوەردانی وڵاتانی سەرمایەدار لە بواری نظامیەوە یعنی ئازاد نەکراوە ئێمە عێراقمان بینیوە سووریەمان بینیوە ئێمە فلستینمان بینیوە کە وەزی چۆنە لیبیمان بینیوە یەمەنمان بینیوە دەی بۆ ئەوەیژە پێویستە ئێمە زۆرتر بە تودەی خەڵک ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە خەڵک خۆی بە ئەو ئەزمونانە بگات خۆی خەڵک خۆی ئەو سەرکەوتنانە بەدەستی خۆی بخە یانێ قسەکانی منی جوانە بوو دەستخۆشیتان لێەکەم هەم لێوە هەم لە هاوڕێمەدی کە بەشداری لە بەرنامەکەگر هەم لە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس بۆ بەڕێزیش بۆ ئامادەبوونت سپاس بۆ هاوڕێ مەهدیش کە داوەتی ئێمە قبوڵ کرد و لەگەڵماندا بوو. زۆر سپاس بۆ هەردوو میوانی خۆشەویستمان هاوڕێ مەهدی مەولانای ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕاشد بەیانجوبی ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران. سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تا کۆتایی لەگەڵماندا بوون و سپاس بۆ هاوڕێیانی هاوکاریشم کە یارمەتیان داین بۆ بەڕێوەبردنی ئەم بەرنامەیە. تاڵقە بەرنامێکی تری ژیانەوە ماڵەوە.